هەموو ساڵی لە دوانزەی ڕەبیعی ئەوەل مسلمانان لە جیهاندا زۆرێک لە مسلمانان یا بەشێک لە مسلمانان ئاهەنگ دەگێڕن احتیفال دەکەن بە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دوانزەی ڕەبیعی الأول. ئەم احتیفالە بیدعەیە، ئەسڵ و ئەساسی نییە، نە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوویەتی تا خۆی لە ژیاندا مابوو، ونە صحابە ڕزای خوایان لێبێت، ونە تابعین، ونە تابعی تابعین، ونە ئیمامە گەورەکان. یەکەم کەسانێک کە ئەم احتیفالەیان داهێنا فاتمیەکان بوون لە مەسڕ، پاشان سوڵتان مزەفەری هەولێر خوای پەروەردگار عەفوی کات، پاشان بڵاو بووە لەناو مسلمانان. هیچ سوودێکی تێدا نییە و بیدعەیە، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت كل بدعة ضلالة وكل محدثة بدعة. هەر شتێک کە تازە بێت لە دیندا بیدعەیە، باشە حەلەویاتی تیادا خوڕێت و شەربەتی تیادا خوڕێت و یادی خوای تێدا دەکرێت. یادی خوا مسلمان دەبێت لە هەموو ڕۆژێک یادی خوا بکات. ئەمما تۆ دەتەوێت یارمەتی خەڵکی بدەی، هاوکاری فەقیر و فوقەرا بکەی لە هەموو ڕۆژێک بە پێی توانە. هەر کاتێ توانات هەبوو یارمەتی فەقیر و فوقەرا بدە. ئەوەندە زۆرن، فەقیر و فوقەرامان زۆرە. جار وهەیە لە مەولودێکە 5 ملیۆن سرف دەکرێت، 3 ملیۆن سرف دەکرێت. توخوا ئەگەر بدرێت بە گەنجێک ژنێک پێبێنێ لەوە باشتر نییە، یا بدرێت بە بێوە ژنێک بە هەتیوێک لەوە باشترە. وەڵڵا ئاگادار بن، پارە سرف دەکەن و خێرتان بۆ نانووسرێت، چونکە شتێکە تازەیە لە دین، هیچ بەڵگەی لەسەر نییە. ئەگەر بەڵگەی لەسەر بووە باز دەکرا، بەڵام بەڵگەی لەسەر نییە. جا هەندێ جار ئەو بەڕێزانی کە باسی ئەوە دەکەن کە دروستە دەڵێن بەڵگەی لەسەر نییە، بەڵام قەیچێکە بکرێت. قەیچێکە نابێت، دین بە قەیچێکە نابێت بەڕێزم. ئەگەر دین بە قەیچێکە بووایە من شتێکم باز دەکرد بۆ ئێوە کە بەڵگەی لەسەر نییە، مامۆستایەکی تر شتێکی باز دەکرد کە بەڵگەی لەسەر نییە، مامۆستایەکی تر شتێکی باز دەکرد کە بەڵگەی لەسەر نییە. دینی ئیسلام دەبوو بە 100 دین، هەمووشی بەڵگەی لەسەر نییە و خوای پەروەردگار پێی خۆش نییە. بۆیە بەڕێزانم ئاگادار بن، ئەو احتیفالە ئەو ئاهەنگە بیدعەیە و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوە دەبێت کە تۆ شوێنی دینی خوا بکەویت. واللهی ئێمە پێویستمان بەوەیە، ئیسلام پێویستی بەوەیە کە شوێنی دینی خوا بکەوین، شوێنی سنەتی پێغەمبەر بکەوین لە پاش مێردنی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت دووشتم لە پاش خۆم جێهێشتووە، ئەگەر بێت و دەستی پێوە بگرن لەن تەضیلوا ئەبەدەن، قەت گومڕا نابن. کتاب الله وسنەتی، کتابەکەی خوا قورئان، سنەتی پێغەمبەر. بەڵام بە تێگەیشتنی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی سەحابە ڕزای خوایان لێبێت.